مەکەن منعم کە وەک مەزنون خەریکی هات و تۆی کێوم پەشێوی لەیلی کوردم تاکو ڕۆحم دێتە سەر لێوم وەتەن فەرمووی بە خەندەی نازەوە هەر وەک پەریوامە ئەما حەیفێ کە چەند ساڵە ئەسیری پەنجەی دێوم هەمیسان پێیوتم ئەوسا مەکانی شەخصی عاقڵ بووم فەقەت چی بکەم ئەمە چەند مودەتە بێساحێب و خێوم دەخیلتان بم وەکو عەرەب تخوا مەم گۆڕنەوە هەرگیز بە ڕوپێ و پارە هەر چەند ئێستاکە مشتێ چڵ و چێوم بەجارێ ئەمڕۆ جاهیل غالیبە عاقڵ بوو ئەمەغلوب ڕەفیقان سانیشانیندەن قوڕێ تا بێم و بیپێوم لە داخی دەهریدون شەرتە بەسەرما گەر بڕوخێت چەرخ گەلێ نامەردمەرشانم لەبەر ئەو بارە ببزێوم لە عەرسەی شیعردا ئەحمەد عەجایب شەه سوارێکە لە مەیدانە بزانە ئەسپی خۆم چۆنی دەئاژێوم